نۆژانکردنەوەی مەزاری عسکەریە لە شارۆچکەی سامەڕا کۆتایی پێهاتووە و دەواازەکانی کراونەتەوە بۆ نوێشکردنی موسڵمانەکان لە تەواوی ناوچەکەدا کە بە یەکێک لە مەزارە پیرۆزەکانی شیعاینزاکان دادەنرێت لە ناوچەکەدا. نۆژانکردنەوەی تەواوی ئەو مزگەوتەی مەزارەکەی تیادایە بەلانی کەم 2 ساڵی تری دەبێت. وێرانکردنی یەکەمی مەزارەکە لە 22 مانگی 2 ساڵی 2006دا بوو بەهۆی تەقینەوەیەکەوە وەک دەگوترا تێرۆریستانی پەیوەندیان بە ئەلقاعیدەوە هەبووە کردبوویان. مەزارگەی ئەسکەریە گۆڕی ئیمام عەلی الهادی و حەسەن عەسکەری لێیە و هەردووشیشان لەنەوەی پێغەمبەری موسڵمانەکانن. گومەزە لە زێر دروستکراوەکەی مزگەوتەکە وەک خۆی دروست کراوەتەوە، بەڵام هێشتا کارکردن لە منارەکانیدا بەردەوامن. عراقیەکان دەڵێن بودجەی نۆژەنکردنەوەی ئەم مەزارگەیە بە پارەی خێرخوایان دەکرێت، بەڵام حکوومەتی عێراق بڕەزێڕی پێویستی بۆ گومبەز و دەرگاکان و هەندێک بەشی تری مزگەوتەکە دابین کردووە.